لە میانی بەڕێوەچوونی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان وتەیەکی پێشکەش کرد و وێڕای پیرۆزبایی و هیوای سەرکەوتن بۆ کۆنگرەی قوتابیان تیشکی خستە سەر کۆمەڵێک بابەتی ڕۆژ لە سەراست تێرەمی کوردستان و عێراق و جیهان بەگشتی. مامۆستا عەلی باپیر پەیامی ڕاستەی سەرجەم قوتابیان یاریمی کوردستان کرد و هۆشداری پێدان کە نەکەونە ژێر کاریگەری شارستانی خۆراوە و بە ئامادیانەی کە دەیەوێت بەسەر مرۆڤایەتیدا بیان سەپێنێت. ئێستا مرۆڤ بەهۆی زانستێکەوە کە ئیمانی لەگەڵدانە، بەهۆی زانستێکەوە کە هیدایەتی خوای لەگەڵدانە، بەدەست بەرهەمی ئەو زانستەوە مرۆڤ گرفتار بووە. ئەوەندە چەکی کۆکوژی دروست کردووە، ئەوەندە چەکی قەڵاسۆکردنی مرۆڤەکانی دروست کردووە، نازانێت چی لێ بکە. ئێستا مەترسیەوە ئەو چەکی نێوچی و هەموو ئەو جۆرە شەکانی کە دروست کراون هەموو بۆ یەکدی پێ بترسێنن کە تا ئێستا تەنیا دوو قومبەلەیان لە هێرۆشیما نازازاکی بەکار هاتووە بە شێوەی ڕسمی و ڕاستەوخۆ، ئەوی دیکە هەمووی هەڵگیراوە. مەترسی ئەویان هەیە ڕۆژێک بێ لە ئەنجامی کارلێکی کیمیایی ئەو شەکانە بتەقنەوەکو لە شارێکی چینەوە ڕوویدا. تەماشا بکەن زانست کە شتێکی زۆر گرنگە، زۆر گەورەیە، بەڵام ئیمان و هیدایەتی لەگەڵدانە بێ شتێکت بۆ بەرهەم دێنێ کە بەشەریەت قڕ دەکا، قەڵاسۆ دەکا، بنبڕی دەکا. و گەنج و لاوان بەگشتی پێویستە کار لەسەر بەهێزکردنی دوو شت بکەن لە خۆتاندا، یەکەم عەقڵتان، دووەم دڵتان. سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لە درێژەی وتەکانیدا ئەوەی خستە ڕوو هەموو ئەوانەی ویستویانە فەرمانڕەوایەتی ناڕەوا بەسەر میلەتاندا بچەسپێنن کاریان لەسەر خاڵە لاوازەکانی مرۆڤ کردو و بە زەبر و زۆر و لە ڕووی ئابووریەوە خەڵک بچەوسێننەوە. تەماشای هەموو ئەو دەوڵەتانە بکەن کە دەیانی حکومڕانی ناحەق بکەن، خەفتانی ئەو سێ هۆکارە دەخۆن، خەم لەو سێ دەخۆن. حەقیان لێداخوا دادگەری چەسپاوە نەچەسپاوە خەڵک مافی هەیە نییە، نا گرنگەوێ ئەو زۆر و دەسەڵاتی هەبێ خەڵکی پێ بترسێنەوە داپڵۆسێ. ئابووری بەدەستەوە بێ کە خەڵک ناچار کە بڵێ لەگەڵم باگەر نانت پێ نادەم، دەبێ ئیرادەکەی بکڕێ ئەمجا پارونانێکی حرامی پێدەدا و خەڵک چاواشە بکە بە ڕاگەاندنی چاواشەکارانە کە بە پارەی دەزراوی میلەت ئەو هەموو کەناڵانە کە دادەندرێن بۆ داڕنینی خەڵک لە ئیمان و ئەخلاق. بۆیە وریابن عەقڵی خۆتان بەهێزکەن و دڵی خۆشتان بەهێزکەن. عەقڵتان با هۆشیارتر بێ بە زانیاری، بە بیرکردنەوەی ڕاست و دروست، و بە دڵیشتان بێدارتر بێ بەهۆی ئیمان و تەقوا و بۆ خواسڵحان. سەرۆکی کۆمەڵی دادگەری لە وتەکەیدا ئاماژەی بەوەش کرد هەرێمی کوردستان لە ئێستادا بە دۆخێکی ناموار و تەنگەژەدا تێپەڕ دەبێت. ئەرکی ئێمە لە ڕووی ئیمانی و ڕۆحیەوە خۆمان بە بەرپرسیار بزانین و خەڵک بەهێز بکەین. هەمووتان دەزانن کە لە بارودۆخێکدا دەژین بە تایبەت لە هەرێمی کوردستاندا کە پڕە لە تەنگژەی سیاسی، ئەمنی، ئابووری، کۆمەڵایەتی، ئەخلاقی خۆتانەوە دەبینن. ئێمە دەبێت خۆمان بە بەرپرسیار بزانین بەرامبەر بە کۆمەلگای خۆمان. ئێمە بە تەکید بەرپرسیارین. ئەوەی کە ڕابردووە ئێمە لێی بەرپرسیار نین، چکە ئێمە حکومڕان نەبووین، دەسەڵاتدار نەبووین. هەرچەند زۆر جار بە درۆ دەلەسە هەندێشت پاڵ دەدرێتە لای ئێمە کە ئێمە لێی بەرین، بەڵام ئێمە بۆ ئێستا و بۆ داهاتوو بەرپرسیارین. بەرپرسیار نین لە تێکدانی ئەم وڵاتە، بەڵام بەرپرسیاری لە چاکردنەوەی. بەرپرسیار نین لەوە کە بەو شێوەی لێ هاتووە کە خەڵکەکە هەمووی بێزارە، گەنجەکانمان هەموو ڕۆیشتن بەر و ڕۆژئاوا کە لەوێش وەنیە لەوێش خەڵک مرتاح و ئاسوودە بێ، لەوێش خەڵک ژیانێکی کولەمەرجی دەژێت، لەوێش خەڵک هەڕاکە ڕاشێتی تا لوقمەیەک پەیدا دەکات، ئەویش ئەگە بۆی هەڵسوور لوقمەیەکی حەڵاڵ بێ. لەوێش زۆریان ماڵ و منداڵیان لە مەعرەزی خەتەردایە کە بتوێنەوە لەوێدا، بەڵام خەڵک لێرە سەری خۆی هەڵدەگرێت دەچێت بۆ ئەوێ. بۆی ئێمە بەرپرسیاری بەرامبەر بە کۆمەڵگای خۆمان. بەرپرسیارەتی ئێمە وەکو ئەهلی ئیمان و ئەهلی ئیسلام بە پلەی یەکەمەوەیە کە لە ڕووی ئیمانی و ڕوحیەوە خەڵک بەهێزکەین. لە کۆتایی وتەکەیدا مامۆستا عەلی باپیر ئاماژەی بۆدا دەمانەوێت مرۆڤایەتی بۆ خەڵک بگەڕێنینەوە و مرۆڤ لە ڕێگەی خواناسینەوە بەها بۆ خۆی بگەڕێنێتەوە. لە ڕووی ئابووریەوە
سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.